دوای 7 ساڵ بەسەر 16 ئۆکتۆبەر سوپای ئەمریکا دەگەڕێتەوە کەرکووک. گەڕانەوەکە چ پەیوەندییەکی بە ناکۆکیەکانی پارتی و یەکێتی هەیە؟ ئایا دۆخی کەرکووک بەرەو گرژی دەچێت؟ دوای 7 ساڵ لە هێرشەکانی 16 ئۆکتۆبەر شەوی ڕابردوو جارێکی دیکە هێزێکی سەربازی ئەمریکی لە کەرکووک جێگیر کرا. هێزەکە لە دەروازەی هەولێرەوە چوونەتە کەرکووک و بە ئاراستەی سەربازگەی کەیوەن ڕۆیشتوون کە 13 کیلۆمەتر لە ناوەندی شارەکە دوورە و هێزەکانی سوپای عێراق و دژە تیرۆری تێدایە. بەپێی زانیاریە میدیاییەکان هێزەکەی ئەمریکا 6 سەرباز دەبن کە بە 13 هەمەڕوو بازەر گەیشتوونەتە سەربازگەکە و لەوێ جێگیر کراوە. چوونی هێزەکە بە هەماهەنگی هێزە ئەمنیەکانی شاری کەرکووک بووە و هیچ ڕێگریەکیان لێ نەکراوە. هێزەکەی ئەمریکا نیازی مانەوەیان هەیە چونکە وەک زانیاریەکان ئاماژەی پێدەکەن یەک یان دوو ئۆتۆمبیلیان پڕ بووە لە پێداویستی مانەوە. هاتنی ئەو هێزە سەربازیی ئەمریکا هاوکاتە لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی پارێزگاکە بۆ هەڵبژاردنی حکوومەتی فۆجەیی کە دەگوترێت چوارشەممە دەکرێت یادا پارێزگارێکی نوێ هەڵدەبژێردرێت. چوونی هێزەکە بۆ ئەوەیە گەرەنتی سەلامەتی دۆخی شارەکە بکات بۆ ئەوەی لە ئامادەباشیدا بن کە دۆخێکی نەخوازراو لە کەرکووک دروست نەبێت. جێی باسا بەپێی ئەو وادەی سوودانی بەلایەنەکانی داوا دەبێت ڕۆژی چوارشەممەی داهاتوو کۆتایی بە کێشەی دانانی پارێزگار و حکوومەتی خۆجەیی لە کەرکووک بێت. تاوەکو ئێستا پارتی و تورکمانەکان ناڕازین لەو ڕێکەوتنەی یەکێتی لەگەڵ پێکهاتەی عەرەبی لە پارێزگاکە بۆ دابەشکردنی پۆستەکان ئەنجامیداوە، بەڵام ئاماژەکان بۆ ئەوەن ڕێکەوتنەکە سەردەگرێت. پۆستی پارێزگار لە نێوان کورد و عەرەب 2 ساڵ بە 2 ساڵ ئاڵوگۆڕی پێدەکرێت.